یەکێک لە داهێنانەکان و جیاوازەکان و وەچەرخانەکان لە تاوەری تەندروستی سمارت ئەوەی کە ئێمە بەردەوام توێژینەوە جیاوازەکانیانە بینین پێت وایە چۆن دەتوان لەمانە کاریگەری بکەنە سەر ستانداردە جیهانیەکان. تاوەری تەندروستی سمارت بەشی زانستی ناشت بۆ ئەوەی کە تاوەری تەندروستی سمارت بکاتە ناوەندێکی زانستی لە جیهان و لە کوردستان و لە عێراقا. توێژینەوەیەکی زۆر بەهێز بە دیزاینێکی زۆر بەهێز دامان ڕشتووە کە پێوترێن ڕاندۆمایز کۆنترۆل ترایل کە ئەمە ئیتر قسەی کۆتایی زانستە. ئەم توێژینەوەیە وەرچەرخانێکی گەورەی بێت لە چارەسەرکردنی نەشتەرگەری بە چارەسەرکردنی کیسی ئاو بە نەشتەرگەری لە گۆڕینی لە فەتحەوە بۆ نازوور. لە وەرچەرخانێکی جیهانیدا پزیشکانی تاوەری تەندروستی سمارت ستانداردی نەشتەرگەریەک لە جیهاندا دەگۆڕن. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بە ناوی ئەو خودایی زانست و زانیاری پێبەخشیوین. سپاس بۆخوا لە تاوەری تەندروستی سمارت بەردەوام نوێگەری و وەرچەرخان و داهێنانە بینین. لە نوێترین توێژینەوەدا کە لە یەکێک لە گۆڤارە بەناوبانگەکانی جیهانە بڵاوکراوەتەوە، تاوەری تەندروستی سمارت هەستاوە بە ئەنجامدانی توێژینەوەیەک بۆ کەسانەی کە کیسەی ئاو لەسەر سنگیانە هەیە کە پێشتر بە شێوازێکی گشتی بەکرانەوەی سنگ واتە فەتح سەدر ئەنجام درراوە. لە هەندێک شوێنیشا بەنازۆر واتە هەناوبین ئەنجام درراوە. بەڵام لەم توێژینەوەدا ئەوەی گرنگە باس کراوە کە بە هەناوبین واتە بەنازۆر باشترە. ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەهمی حسێن کاکەمەندین کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری سنگ و بۆرەکانی خوێنە کە هەستاوە بە ئەنجامدانی ئەم توێژینەوەیە کە ئێستا لە گۆڤارە جیهانیەکانە بڵاو کراوەتەوە و ئینشاءالله لە ساڵانی داهاتووە لە ناو تێکسە زانستیەکانە بڵاوکرێتەوە. با بڕۆینە لای زۆر بەڕێز دکتۆر فەهمی. دکتۆر گیان سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێستان، زۆر سپاس. سپاسانەکەین کە ئێوە هەن و ئێمە خۆشحاڵین بە هەبوونتان لە کوردستانە کە جێگەی شانازین بۆمان. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ تاوەری تەندروستی سمارت، زۆر سپاس بۆ بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت. بەڕاستی بەبێ ئیداری سمارت و بەبێ وجودی سمارت و بەبێ وجودی بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت ئەلبەتە دوای فەزلی خوای گەورە کە ئەوانەی کردووە بە سەبەب زۆر زەحمەت بوو ئێمە بتوانین ئەو کارانە ئەنجام بدەین. لەبەرەوە سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بوونی ئێوە. سپاس بۆخوا. دکتۆر گیان بۆ ئەوەی کە خەڵکی بە شێوازی گشتی لەم نەشتەرگەریە تێبگا سەرەتا با باسی نەخۆشیەکە خۆی بکەین. ئایا کیسی ئاو لەسەر سنگ چییە؟ بەڵێ، کیسی ئاو چۆن دروستە بێ لە سیەکانان چۆن دروستە بێ ئەمە نەخۆشیی گوازراوەیە زیاتر لەو کەسانەیە کە کۆنتاکتیان هەیە لەگەڵ مەڕ و ماڵات و سەگ و پشیلە و ئەوانەیە کە لەو ڕێگە و میکرۆبەکە چێتە لەشی ئینسانەکەەوە و دوجار لە سیەکانە یان هەندێک جار لە جگەر و لە شوێنی ترە کیسی ئاو دروستەکە. ئەم کیسی ئاوە ئەبێتە هۆی کۆکە، تەنگە نەفەسی، ئەبێتەوەی خوێن هەڵهێنانەوە. ئەگەر چارەسەر نەکرێ و چارەسەکەش کە بریتە لە نەشتەرگەری ئەوە ئەو بەشەی سیەکە لە ناوە بات. بۆی پێویستە ئەم بەزوترین کات ئەم کیسی ئاوە چارەسەر بکرێت. دکتۆر ناوچە چۆن کاریگەری هەیە لەسەر ئەم نەخۆشیە؟ ئەوەی ئێمە تێبینیمان کردەوەی لە دەتاکانمانە واضحە ئەوەیە کە ناو شار کەمترە لەم نەخۆشیە، بەڵام ئەوانەی دەرەوەی شار و بە تایبەتی شارە زوور و گەرمیان نەک هەر جۆری کیسی ئاوەکان زۆرە، نەکە ژمارەی کیسی ئاوەکان زۆرە، بەڵکو توندی و بەقووەتی حاڵەتەکەشیان زیاترە لە شوێنی تر، یعنی بەشێکی قورستر نەخۆشیەکە ئەگرن. بەڵێ دکتۆر گرنگی ئەم توێژینەوە لە چی بینی کە ئێوە ئەنجامتانداوە و لە وڵاتێکی ئەوروپی ئەنجام نەدراوە؟ بەڵێ، پرسیارەکە دوو بەشە. گرنگیەکەی چییە، بۆچی لە وڵاتی ئەوروپی ئەنجام درراوە؟ یەکەمیان بۆ بەش یەکەم گرنگیەکەی چییە؟ لەم توێژینەوەیە کە توێژینەوەکە لە جۆری ڕاندۆمایز کۆنترۆل ترایڵە، ئەمە نقطەی وەرچەرخانەکەیە. پێشووتر چەندین ریپۆرت و چەندین توێژینەوە خۆشمان و دەروەش خۆشمان هەبوو توێتی ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە بەنازوور ئەکرێت و کێشەی نییە. ئێمەش حتا لەسەر زەوی ئەوانی پێشووتر هەستین کە توێژینەوەیکی زۆر بەهێز بە دیزاینێکی زۆر بەهێز دامان ڕشتووە کە پێوترێن ڕاندۆمایز کۆنترۆل ترایل کە ئەمە ئیتر قسەی کۆتایی زانستە. یعنی کاتێک کە ڕاندۆمایز کۆنترۆل ترایل ئەمە باشترە لەوە ئیتر قسەی تر بۆ کەستر نامێنێ.
ئیتر قسە بۆ توێژینەوەی تر نامێنێ بۆیە بوا تەسەورەکەین کە ئەم توێژینەوەیە وەرچەرخانێکی گەورەی بێت لە چارەسەرکردنی نەشتەرگەری لە چارەسەرکردنی کیسی ئەو بە نەشتەرگەری لە گۆڕینی لە فەتحەوە بۆ نازور چکە ئەمە توێژنەوەیکی یەکلاکەرەوەیە وەکو توێژنەوەکانی پێشووتر نییە بۆیە ئەمە پێمان وایە ئەمە شەرخانێکی گرنگە بۆچی لە وڵاتە ئەوروپیەکان ئەنجام نەدراوە تاوان ئەوان یەکێک لەوانەی کە ئێمە زۆر جار هانی خۆمان و پزیشکانە دەین ئەڵین با توێژینەوە ئەنجام بین ئەوە ئەم نقطەیە کە جەنابەت باسەکەی لەبەروی هەموو نەخۆشیە کە لێرە باوە لێ باو نییە کیسی ئاو لە ئەوروپا ئەگەر توێ 50 کەیس کۆکەیتەوە ینی 20 ساڵتەوە 25 ساڵتەوێ ئەگەر توێ لە سلێمانیا 50 کەس کۆکەیتەوە ساڵم یەکتەوێ لەبەرەوە لێرە زۆر باوە کە کاتێک کە لێرە نەخۆشەکە باو بوو وادە مادە خامەکەی ئێمە بۆی ئێمە توانین بکەین بە ڕیپۆرتی گرنگ و بیکەین بە توێژینەوەی گرنگ ئەوان ئەو نەخۆشانیان دەست ناکەوێت بۆچی لای ئەوان نییە بە دڵنیایە پەیوەندی بۆ شێوەی کە ژیانمان هەیە بۆ شێوەی کە ئێمە چۆن خۆراک وەرەگرین چۆن خواردن نەخۆین لە شوێنێک کۆنتترۆلی سانیتیشن کرابێ ینی کۆنتترۆلی ئەوە کرابێت کە چۆن ئینسان پاکوخایانی خۆیەکە چۆنە چێتە دەبلوتی چۆ ئەو ئاوەڕۆی بەرەو کوێ ئەڕوا ئەمانە زۆر گرنگن لە وڵاتی ئەمە کۆنتترۆل نەکراوە ینی لەوانەیە سەرچاوی ئاوەکانمان پیس بێ لەوانەیە سەرچاوی خواردنەکان پیس بێ ئەگەر ئێچی ئێمە ئێستا زۆر بە چڕوپری بەشن سەرچاوی هایدا سستاگەڕین بەداخەوە تا ئێستا سەرچاوەکەیمان نەدۆزیوەتەوە بەڵام ئەوانە گومانن کە پاکوتەمیزیەکە لە هۆکارە ڕئیسیەکان بایەتی ئەم نەخۆشی لە وڵاتی ئێمە دکتۆر ئەو توێژنەوەی کە ئێوە ئەنجامتانداوە مەبەستان ئاسانکاریە بۆ نەخۆش ئەم ئاسانکاریە ئەگەر جیاوازەکەی باسکەی بۆمان بە کورتی لە نێوان کرانەوەی سنگ و لەگەڵ نازوورە چ جیاوازییان هەیە زۆر بەوازحی هەڵدڕینی سنگ 30 سانتیم لەگەڵ کردنەوەی فەتحەیەکی 2 بۆ 3 بۆ 4 سانتیم جیاوازێکی زۆر گەورەیە نەخۆشەکە هەر لە ڕۆ نەفسیەکەەوە دەست پێ بکەین لە قاوشکە بە نەخۆشەڵی بە نازۆ بۆم کردووی ئاهێکی بەبەرایە وەک لەوەی کە بە فەتح بووی کرابێ هەر لە ڕۆ نەفسیەکەەوە دوای ئەوە هەڵدڕینێک لەگەڵ کونێک ئەمانە ئازاریان زۆر جیاوازە زووترەکەوێتەوە سەر ئیشی کاری خۆی پێویستی کەمتر بە دەرمانی ئازار شکێن هەیە ئەگەری توشبوون بە ئیلتیهابات کەمترە بەنجەکە ئاسانترە زۆر شتی ئەمە ئاساهلترە لە هەموو ڕوویەکەوە برینێکی 30 سانتیمی بەڕاستی بەراورد ناکرێت بە برینێکی 3 سانتیم یا 4 سانتیم یا زیاتر لەوانە دکتۆر خۆمان نەزانین وڵاتی عێراق لە چاو هەندێک وڵاتی تری دەرەوە بە وڵاتێکی پێش نەکەوتو حسابەکرێت لە ڕووی زانستی پزیشکیەوە ئایا وڵاتێکی وەکو عێراق ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەرەوەی بتوانێت ڕێچکە و ڕێگا و ستانداردێکی جیهانی بۆ نەشتەرگەری یا بۆ نەخۆشی یان بۆ شتێکی دیکە لە جیهانی پزیشکیا بگۆڕێت بەڕاستی ئەوە وەهمێکە کە لە مێشی خۆمانمانە دروست کردووە ڕەنگە لە بواری بۆ نمونە هەندێک بواری سیاسی عسکەری و ئەوانە ڕێگەت نەدرێگەشە بکەیت بەڵام لە بواری پزیشکیاوان نییە لە پراری پزیشکیە مەلعبەکە مەفتوحە چێ یاریتیاکە بە چ یاریتیا بکە بەڕاستی ئەوە ئێمە خۆمانین مقەسین لەو بارە زۆر جار من ئەو گلێم لە خۆمان و لە برادەرەکانم کردووە کاڵین ئەو ساحەیە کراوەتەوە بەس ئێمە ناچین یاریتیا بکەین بەعکسەوە ئەوەی هەندێک لە هەندێک دەرفەتە ئەوەندەی بۆ ئێمە گونجاوە باوەڕم پێوکە بۆ ئەوروپیە گونجاو نییە لە بواری توێژنەوەی زانستی دکتۆر ئەنجامدانی ئەم توێژینەوانە لە کوردستانە و لە عێراقا تۆ بە گرنگی زانی کە بەردەوام بێت بۆەوەی بتوانێت ئاسانکاری بۆ خەڵک بکرێەوە لە جیهانیشە ئاسانکاریەک بۆ تەواوی ئەو نەخۆشانە بکرێت کە جۆرێکی لەم نەخۆشیەیە کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین بەڵێ بەڕای من لە چەندین ڕووەوە یا با بڵێن چەندین پرێسەر هەیە لەسەر ئێمە کە زەختمان لێکە ئێمە بەردەوامی لەو توێژینەوانە لەسەر و هەمویانەوە پرێسەرە ئاینیەکە یا بەڵێن زەختە ئاینیەکە ئێمە ئەگەر بتوانین ژیانی نەخۆشێک یا با بڵین ئەگەر بتوانین ئازاری نەخۆشێک کەم بکەینەوە لە ئازارێکی 30 ڕۆژیە بۆ ئازارێکی 2 ڕۆژیت ئایا واجب نییە لەسەرمانەمە بکەین بە بۆچوونی من ئەمە فەرزە لەسەر ئێمە وەکو موسڵمانێ دوای ئەوە لە ڕووە مرۆڤایەتەکەیەوە سێری بکەی هەروایە دوای ئەوە لە ڕۆ شخصێکەوە سێری بکەی ئایا من شخصی خۆم سوود دەبینم لەو توێژنێ بەڵێ بەتاجی سوودی لێبێنم کەواتە لە چەندین لاوە ئێمە زەختمان لەسەر کە ئەوە بکەین و بەڕاستی نەئەنجام نەدانی ئەم توێژنەوانە تەقسیریە لە ئیشوکارەکانمان دکتۆر ئەم توێژینەوەی کە بەڕێستان ئەنجامتانداوە ئایشێکی تاکە کەسی بووە یان بە کۆمەڵ ئەمەتان ئەنجامداوە بەڕاستی ئەگەرسی توێژنەوەکە کێوەز ناوی منی لەسەرە کە بەڕاستی ئەوە زوڵمە ئەو زوڵمێکە من لە هاوڕەکانم کردووە لێرە داوای لێبوردیان لێکم لە توێژنەوەکەش داوای لێبوردم لێکردوون ناچار بووم لێ بەتەنها ناوی خۆم بەکاربێنم لەبەرەوەی جگەلەوەی کە زۆرترین ئەرکەکە خۆم کردومە ئەمە لەلایەک بەڵام بە هیچ شێوەیە توێژنەوە بەتەنها ئەنجام نادرێەوە بە ئەنجامدانیشی بەسەراحەت پێ بڵێم ڕاست نییە بڵێم بەتەنها ئەنجام داوە بەڵام لەبەر هەندێک لایەنی حکومی
هەندێک پێداویستی پرۆمۆشنی جامیع و ئەوانە کە ئیجباریان کردووە لە هەندێک توێژنەوە بێ بە تەنهابی بۆیە من ئیزنم لەو برادرانە خواستووە دوای ڕەزامەندی خۆیان بەستەنا ناوی خۆم داناوە بەڵام نەخێر بە هیچ شێوە کاری تاکە کەسی نییە و ممکن نییە بە کاری تاکە کەسی ئەو شتە بکرێت. دکتۆر یەکێک لە داهێنانەکان و جیاوازەکان و وەچەرخانەکان لە تاوەری تەندروستی سمارت ئەوەی کە ئێمە بەردەوام توێژینەوە جیاوازەکانیانە بینین هەڵدانی ئەمانە بینین بە تایبەتی بەشی زانستی لە تاوەری تەندروستی سمارت تۆ ڕۆڵی ئەم بەشە چۆن ئەنرخێنی و پێت وایە چۆن نەتوان ئەمانە کاریگەری بکەنە سەر ستانداردە جیهانیەکان. بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت ڕێک ئەو بەروبوومەی گرت کە بۆیمان چاند وەکوی مەحوی دەرنەچووکڵێ بە ناوی سێوی ناوم باخەوان و من بەهێ دەگرم باخەوان منی ناشتە بۆی سێو بگرم من بەهێم بۆ گرت و ڕوم زرد بووە. تاوەری تەندروستی سمارت بەشی زانستی ناشت بۆ ئەوەی کە تاوەری تەندروستی سمارت بکاتە ناوەندێکی زانستی لە جیهان و لە کوردستان و لە عێراقا. سوپاس بخوا لەسەر ئەم ڕێکچکەیە بەشی زانستی وا خەریکە تاوەری تەندروستی سمارت لە ئاستی جیهانە وەکو ناوەندێکی زانستی ئەناسێنێ کەواتە هەر سێوی گرتووە بۆمان. دکتۆر ئەم گایدلاین و توێژنەوەی ئێوە ئینشاءڵڵای تر نەخۆشخانە و پزیشکەکانی تر ئەتوان لەسەر ئەمە بڕۆن. ئێمە ئەبێت چاوەڕێ بکەین بۆ کات بۆ ئەوە کاتێک ئەوە چێتە ناو تێکسبووکەکان و کاتە بە ناچاریە بێ پزیشکەکان بە دوایە بڕۆن بەڵام تەسەور ئەەکەین وا ئەو ڕووبا تەسەورەکەین کە لە داهاتوە لە تێکسبووکەکانە ئاماژە بەم توێژینەوە بکرێ بۆ ئەوەی ستانداردی ئەو چارەسەری ئەو نەخۆشیە بگۆڕێ. لەش ساغ بێ دکتۆر گیان ئێمە سوپاسی خواکەین و شانازیەکەین بە ئێوە کە خوای گەورەم زانستی پێبەخشی و ئێوەش ئەخەنە خزمەتی خەڵکیەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەهمی حسێن کاکەمەند پسپۆری نەشتەرگەری سنگ و بۆرەکانی خوێن کە بە داهێنانەکانیان لە تاوەری تەندروستی سمارت هەمیشە لە خزمەتی هاوڵاتیانان ئێوەش بمێنن بە لەشی ساغ و بە سەلامەتی و بە تەندروستی. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە